ولی جنوب باورد کم پرسکریکات دنگیا لگل ککشوان درست بیه وی جاری از وی ور بگرم پرسید تو بکن بله شوان کلاریان دامه پارلمانتوی عراقیش کلار لگل مدبه لسر رولا سر وزیر مسرور بارزانی دابین کرنا شایسته این دارایی میوانی مدبه بله کاک شوان دوباره سلاود لبه زۆر قسەمان لەسەر ئەم ڕێککەوتنەی سواس دەکەین قسە لەسەر ئەم ڕێککەوتنەی هەردوو سەرۆک وەزیرانی هەرێم و عێراق دەکرێت و هاوڵاتیان بەتایبەت موچەخۆران گەلێک دڵخۆشن بەو ڕێککەوتنە جا بۆیە ئێمە گرنگە بپرسین ئایا ئەم ڕێککەوتنە ڕێککەوتنێکی کاتیە بۆ ئانیە چارەسەرێکی کاتیە یاخود ڕێککەوتنێکی هەمیشەیی دەبێت بەڵێ زۆر سوپاس طبعا ڕێککەوتنەکە ڕێککەوتنێکی هەمیشەیە بێ تیمێکی بەهێز لە حکوومەتی هەرێمی کوردستان هەروەها تیمێکی بەڕێز لە لایەن سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی فیدراڵ پێک هات و بەرەنجامی گفتوگۆی زۆری پێشوەختە بووە بەرەنجامی ئەوە بووە کە بەڕاستی توانرا هەموو لایەک تێبگەیەندێ کە ئەوەی بەرامبەر موچەخۆرانی هەرێمی کوردستان دەکرا لە ڕابردوودا غەدرێکی گەورە بوو بابەتەکە تێکڵاوی بابەتی سیاسی کرابوو بۆیە ئەو ڕێکەوتنەی کە کراوە بەرەنجامی گفتوگۆیەکی زۆرە چ لەلایەن بەڕێز سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ سەرۆکی حکوومەتی فیدراڵ و هەردوو تیمی حکوومەت دوجار ئەو ڕێکەوتنی لێکەوتەوە و سوپاس بۆخوا و سوپاس بۆ خۆڕاگری موچەخۆران و فەرمانبەرانی هەرێمی کوردستان و سوپاس بۆ ڕوئیا و دووربینی جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ئەو ستراتیژە بەهێزەی کە کاری لەسرە کرد بەڕاستی شەڕی بەدەستهێنانی مافە یاسایی و دەستوریەکانی هەرێمی کوردستانیە کرد سەرەڕای ئەوەی کێشەی زۆری بۆ دروستەکرا چێ لەلایەن بەشێک لە دەسەڵاتدارانی عێراق چ لەلایەن هێز و حزبی سیاسی و کەسایەتی سیاسی لە ناوخۆی کوردستان کێشەی زۆری بۆ دروستەکرا بەڵام لە بە پشتبەستن وەکو خۆی وتی بە پشتبەستن بەخوا و بە خەڵکی کوردستان بە ئیرادەیەکی بەهێزەوە بەو ستراتیژە دووربینەی کە هەیەی دوجار توانی چارەسەری لە قۆناغی یەکەمدا تەبعاً چارەسەری کێشەی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بکاو بەڵێ ڕێکەوتنەکە ڕێکەوتنێکی هەمیشەیە بە تەئکید دوای پەسەندکردیان دوای تعدیلکردنی قانونی موازنە کە لە دوای جەژن و گەڕانەوەی ئێمە بۆ پەرلەمان تعدیلی قانونی موازنەش دێتە پەرلەمان دوای ئەوە دەستکەوتی زیاتر بەدەستەهێنین بە تایبەتی لە ڕووی شایستە دارایەکانەوە کێکێ شوانم هەن دەتایلێن هورگلیین وێ ڕێکەفتنێ ئەم دکارم بزانبن چنە دەتایلێن وێ ئانگۆ گاواکو دەماکو موچەی فەرمانبەرێن عێراقی تێداین هەمان دەمێ موچەیەن فەرمانبەرێن حکوومەتا هەرێما کوردستانیشی تێداین ببوورە دەنگ تۆزێک کەس بووە گەر دووبارەی کەیتەوە وڵات شوان من دخواست بزانە بەم هەن دێتایلێن هەن هورگلیین وێ ڕێکەفتنێ چنە هەروەها گاواکو موچەی فەرمانبەری عێراق تێداین هەمان دەمێ موچەی فەرمانبەرێن هەرێما کوردستانی تێداین بەڵێ بەڵێ بە تەئکید یعنی لەو دەمەی کە موچەی فەرمانبەرانی عێراق سەرفەکرێ پێویستە لە هەمان کاتا بە گوێرەی ڕێکەوتنەکە موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستانیش بنێردرێ ئەمە ڕێکەوتنە و ئەوەی هەیە هەردوو حکوومەت ملتەزمن چی وەزارەتی دارایی ئەگەر چی لە پێشووتریش حکوومەتی هەرێم کەم تەرخەمی نەکردووە پێش وادەی دابشکردنی موچە لەلایەن حکوومەتی فیدراڵەوە وەزارەتی دارایی و حکوومەتی هەرێمی کوردستان تەواوی داتا و زانیاریەکانی موچەخۆرانی هەرێمی کوردستانی ڕادستی وەزارەتی دارایی حکوومەتی فیدراڵ کردووە بە تەئکید لە داهاتووە دەکرێ بڵێن خۆشبەختانە ئەگەر وا بێەوە لە مانگی چوارە ئەکرێ بڵێن سێ موچە دابەشەکرێ هەندێک لە موچەی مانگی دوو کەوتە سەرەتای مانگی چوار موچەی مانگی سێش چەند ڕۆژێکی تر پێش جەژنی ئینشەڵا دابەشەکرێ
و پێش کۆتایی مانگی چواریش لەبەرەوە پرۆسەی موچە دابەشکردن لە عێراقا 25 بۆ 27 مانگ کۆتایی دێت ئینشاءڵڵا پێش کۆتایی هاتنی ئەو مانگی چواریش موچەی مانگی چواری فەرمانبەرانیش دابەشەکرێ دڵخۆشیێکی گەورەیە بازار ڕەبوژێتەوە فەرمانبەران دڵخۆشن بەم بڕیارە جێگەی خۆشحاڵی هەموو لایەکمانە. بەڕێز شوان دەکرێت پێمان بڵێ ئەو گوژمەیە یاخود ئەو پارەی کە دێت بۆ هەرێمی کوردستان بۆ موچەی موچەخۆران ئایا ئەمە لە پشکی هەرێمی کوردستانە بەشە بودجێ هەرێمی کوردستانە بۆ ساڵی 2024 یاخود ئەمە قەرزە یان هاوکاری ئەمە ناونراوە چی؟ بەڵێ ئەمە لە پشکی شایستە دارایەکانی هەرێمی کوردستانە لە موازنەی 2024 دوجار حسابات دەکرێ لە 12.68ەکە موچەی فەرمانبەرانی ئەوەی دایانتە ئێمە لی دەرەهێنن و ئەوەیش ئەمێنێتەوە ئەوەی تر پێویستە ڕادستی حکوومەتی هەرێمی کوردستان بکرێت. بەڕێز شوان کەلاری ئەندامی پەرلەمانی عێراق سپاس کە بەشدار بووی لەگەڵمان. سپاس کاک شوان.